ئەم کاتتان باش خۆشەویستان خۆشحاڵم لە ئەڵلقەی دووەمی زنجیرە پۆدکاستی ژینگەی سبەی لەگەڵتان دەبم لەگەڵ زۆر بەڕێز ڕۆژنامەنووس و توێژەر خالید سولەیمان. تەوەری ئەمڕۆمانەکو لە ئەڵلقەی پێشوو ئاماژەمان پێەیە ژینگە و گۆڕانکاری کەش و هەوا لە پلان و استراتیژی پارت و لایەنە سیاسیەکان لە پەرلەمانی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان دەبێت. ئەچمە لای کاک خالید، وەکو لە ئەڵلقەی پێشوە ئاماژەمان پێیاوەتەوەری گشتی زنجیرە پۆدکاستەکەشمان سیاسەتی کارکردنی لایەنەکانە لەم خولەی پەرلەمانە لە خۆ ئامادەکردنیان بۆم خولەی پەرلەمان. بە بۆچوونی تۆ توانی وایەنە جێگەی پرسی ژینگە بکەنەوە لەناو کارنامەی لایەنەکان خۆیاندا؟ بەڵێ، ئەگەر بەراوردێکی بچووکن لە نێوان ئەم خولەی هەڵبژاردن لەگەڵ خولەکانی تری هەڵبژاردن پێشکەوتنێک ڕەچاوەکرێ لە کارنامەی زۆربەی زۆری پارتە سیاسیەکانە جێگەی ژینگەیان کردووەتەوە، بەرگەیەکی تایبەتیان بۆ داناوە. هەڵبەتە لێرە یەکەم خاڵی لاوازی لە کارنامەکەیە ئەوەیە کە بەلای پرسی گۆڕانکاری کەش و هەوایان نەچوون، تەنها پرسە ژینگەیەکانیان بڵێن داناوە لە بەرنامەکانی خۆیانە. پرسی ژینگەیش بە شێوەیەکی سەرەتایی، بە شێوەیەکی ئەتوانم بڵێم کەمێک کاڵ و کرچ مەسەلەکەیان نووسیوەتەوە داین ناوە، تەنها نەچوونە بە دیدگایەکی قوڵ نییە بۆ سیستەمی ژینگەی کۆی سیستەمی ژینگەی بۆ ئێمە. بۆ نمونە ئێمە لە کوردستانە لە ماوەی 50 ساڵی ڕابردووە لە سا 50 ڕوبەری سەوزاییمان لەدەستداوە. ئێمە لە هەمە جۆریە بەشێکی جۆرێکی زۆر لە باڵندە و گیانەوەری کێوی و هەروەها زیندەوەرەکانی و خاکمان لەدەستداوە. ئێمە تووشی گرفتیەکی گەورەی وزە بووینەتەوە تا ئێستا مەسلەی وزە چارەسەر نەکراوە کە وزە بەشێکی زۆرە لە چاکۆی چالاکی پیشەسازی و کشت و کاڵی و هەروەها بیناسازی و ئەمانەیە. و هەروەها مەسلەی پرسی گواستنەوەی گشتی، ئەمانە زۆر بەست کاڵ و کرچی باس کراوە. ئەگەڕێمەوە سەر خاڵ بەم شێوە قوڵیە باس نەکراوە کە دیدگایان چییە بۆ چاکردنی کۆی سیستەمی ژینگەی لە هەرێمی کوردستانە. زیاتر وەکو ناونیشان بەکار هاتووە، دەستەکەین کۆمەڵێک ناونیشانیان و ڕۆژاندووە، بەڵام چارەسەرەکە چییە بۆ؟ ئەگەر نمونەیەکی بچووکە بەمێ لەسەر ئەو قسەیە، لەسەر ئەو پرسیارە، ئەوش ئەوەیە بۆ نمونە باسی ئەوە کرێت ئۆتۆمبیلی کارەبایی لە زۆر شوێنە ئاماژەی پێکراوە، بەڵام تۆ ئەگەر بێت و ژێرخانێکت نەبێ بۆ ئۆتۆمبیلی کارەبایی، ناتوانێت ئۆتۆمبیلی کارەبایی بەکاربێنی. ئۆتۆمبیلی کارەباییش وەک هەر شتێکی تر لە ژیانە ژێرخانی پێویستە، لە ڕووی وزەوە، لە ڕووی دابینکردنی جێگە و ڕێگەوە، لە ڕێگاوبانە، لە نێوان شارەکانی کوردستانە، لە ناو شارەکانە. ئەمە ژێرخانێکی پێویستە بۆی تۆ بتوانی ئۆتۆمبیلی کارەبایی بێنیت ناو ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانەوە. کەوابێ ئەمە خاڵێکە کە بە دیدگایەکی قوڵ چارەسەر نەکراوە، تەنها وەک دروشمێک نووسراوەتەوە. ئەمە لە لایەکەوە. لە لایەکی ترەوە لە دیبەیتی گشتی ڕۆژانەی کاندیدەکانە کەس باسی ژینگە ناکات. بەڵێ لە دروشمانیە تەنها لە کارنامە ئەساسەکە هەیە کە ئەویش خۆی کراوە بە چەند بەشێکەوە، هەر جێگای ژینگەشی تیابێتەوە. بەڵام وەکو دروشم هەموو دەنگدانەکان لە جیهانە دروشمی لایەنەکان کۆمەڵێک دروشمە کە خزمەتی هاوڵاتیانە. دروشمەکانی ئێمە زۆر جیاواز بوون ئەمساڵ، زیاتر دروشمێک بوون بەرامبەر یەکتر بوو، لایەنەکان لەگەڵ یەکتریان بوو تا ئەوەی کە هەڵگری ئایدیایەک بێ کە خزمەت بە هاوڵاتی بکە. ئیترەوە کە ژینگە هەر نییە لە هیچ دروشمیش لایەکان. ڕاستە، ئەو قسەیە زۆر ڕاستە. خۆی بەڕاستی ئەمڕۆ پرسی ژینگە و هەروەها گۆڕانکاری کەشوهەوە کە ئێمەڵێن گۆڕانکاری کەشوهەوە، دەرەنجامەکانی گۆڕانکاری کەشوهەوە، دەرەنجامەکانی وەک بەرزبوونەوەی پلێگەرمە، وەک کەمبوونەوەی ڕێژەی دابارین، وەک زیادبوونی دیاردەی خۆڵبارین، وەک لە دەستدانی هەمەجۆری، وەک لە دەستدانی خاک. ئەمانە کاریگەری ڕاستەوخۆی گۆڕانکاری کەشوهەوان. ئەمە پرسێکە. لە لایەکی ترەوە چالاکی پیشەسازی و کشت و کاڵی و چالاکی بیناسازی و ئەم هەموو چالاکی ئەمرۆیانە ڕۆژانە کاریگەریەکی ڕاستەوخۆیان هەیە لەسەر سەرچاوە سروشتەکان، لەسەر ئاو، لەسەر خاک، لەسەر هەوا. ئەمە لە کوی ئەمڕۆ لە دنیاە بەشێکە لە دیبەیتی ڕۆژانە لە ناو میدیا، لە لای پارتە سیاسیەکان، تەنانەت لە ناو خەڵکیشە. هەروەها باسی چارەسەریش ئەکرێت. ئێستا ئەوان گەیشتنوتە قۆناغێک کە چارەسەریان خستوتە ڕوو. ئێمە تا ئێستا نەک چارەسەرمان نییە،
تەنها باس کراوە لە کارنامەی پارتەکانە بەڵام ئەگەڕێمەوە ئەڵێم بە شێوێکی زۆر سەرەتایی بە شێوەیەکی زۆر سادە باس کراوە کە ئەم باسکردنە تەنانەت خوێندکارێکی پۆلی سێی ناوەندیش ئەتوانێ مەبەسم پۆلی نۆ ئەتوانێ بەو شێوەیە باسی کە گۆڕانکاری کەش و هەواشی نەگرتوەوە ئەمەکردە خۆی ئەمە خاڵێکی ترە کە لە سەرەتا ویستم باش بیرت خستنەوە گۆڕانکاری کەش و هەوا ئەمڕۆ شتێکی جیهانیە لەسەر ئاستی جیهان بۆتە هۆی کۆمەڵێک دیاردەی سروشتی تونند و تیژ کە ژیانی هاوڵاتیان کە مەترسیە بۆ سەر ژیانی هاوڵاتیان مەترسیە بۆ سەر وڵاتەکان مەترسیە بۆ سەر سەقامگیری بۆ نمونە یەکێک لەوانە ئێستا ڕاستە ڕێژەی باران دابارین کەم بووتەوە بەڵام ئەو دابارینەی کە هەیە ئەبێتە هۆی دروستبوونی لافاو ئەمە یەکێکە لە زۆر وڵاتە تونبوونی زەویەوە هەڵنەمژینی ئەمە بۆتە هۆی ئەبێتە هۆی لافاو کەواتە ئەبێتە ئەمە ئەبێتە هۆی تێکدانی خاک ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە لە دەستدانی زیندەوەرەکان وردیلەکان بەڵێ لە ناو خاکە خاک بە تایبەتی خاکی هەرێمی کوردستان خاکێکی دەوڵەمەنە بە شێوەیەکی مێژووی خاکێکی دەوڵەمەنە بۆ دانەوێڵە و هەروەها بۆ پاقلەمەنیەکان کە ئەمە سەرچاوی خۆراکی ئێمن و سەرچاوی ئاسایشی خۆراکی ئێمن ئەمە بەهۆی گۆڕانکاری کەشوهەوەوە لە زۆر شوێنی کوردستانە ئێمە خاکمان لەدەست داوە خاکەکە دیسان جارێکی تر بەرهەمی هێن نییە ئەمانە نەبوونەتە پرسی پارتە سیاسەکان نەبوونەتە هۆی ئەوەی بیرکردنەوەیکی قوڵ هەبێ دیدگایەکی قوڵ هەبێ بەوەی لە کەرنامەی سیاسیا دابنرێ ئیشی لەسەر بکرێت کە ئیشی لەسەر بکرێت تۆ لە ئاستی حکوومەتە لە ئاستی پەرلەمانە هەر لێرەوە چمە سەر مەسەلەن ئێمە هەموو خولەکانی پێشووی پەرلەمان جگە لە ساڵی 2010 و هەروەها 2011 یاسایەک دانراوە لە هەرێمی کوردستانە بە ناوی یاسای چاکردن و پاراستن و چاکردنی ژینگە ئەم یاسایە یاسایەکی کۆنە یاسایەکە دەستکاری نەکراوە یاسایەکە تازە نەکراوەتەوە و هەروەها یاسایەکیشە وەڵام دەرەوە نییە بۆ ئەو دەرەنجامە سەختانەی کە بەسەر کۆی سیستەمی ژینگەی کوردستانە هاتووە بەهۆی گۆڕانکاری کەشوهەوا لەلایەک بەهۆی چالاکی مرۆیی لەلایەکی ترەوە ئەمانە ئەبێ ینی ئەبوایە لەم خولەیە پارتە سیاسەکان زیاتر بیر لە مەسلە بکەنەوە باش بە بۆ چوونی تۆ بۆچی پارتە سیاسەکان بیر لەم لایەنە ناکەنەوە لە کاتێکە ماڵقی پێشوو ئاماژەمان بە شتێکە لە هەڵبژاردننی تۆ بۆ بواری ڕۆژنامەوانی ژینگەیی جەختمان لەسەرەوە کردەوە ژینگە زۆر لە باشترین حاڵەتی ئەو هەستت ئەجوڵێنێکی ئینسانێکی بەرپرسیاری و دڵسۆزیت هەیە و هەموو ئەم تێمانێ ئەوەی کە دەست بۆ ژینگە بێت باشە بۆ سیاسەکانمان هەستی بەرپرسیارەتیان نییە یاخود نائاگاییە یان چی خۆی بەڕاستی هەردووکیانە ئەوەی هەست نەکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر بە وڵات بەرامبەر بە کۆمەلگا و هەروەها نائاگایی ئەتوانم لە چەند خاڵێکە وڵامی پرسیارەکە بمەوە ئەوش ئەوەیە تا ئێستا ئێمە لە کوردستان پارتی سیاسی حکومڕانی پشت بەچی ئەبەستن بۆ ئەوەی نییە هەڵسەنگاندن بۆ هەر دیارێک بکەن لە ژیانە ئەگەر ئابووری بێ ژینگەی بێ کشت و کاڵ بێ پشت بە توێژینەوە ئابەسن ئێمە یەکێک لە گرفتە هەرە گەورەکانی کوردستان تا ئێستا لە زانکۆکانمانە هەوڵێک هەیە ئەمە کەمکردنەوە نییە لە هەوڵی زانکۆکان بەڵام بەگشتی ئێمە سنتەری توێژینەوەی ژینگەیمان نییە تا ئێستا ئەوەی کە پشتی پێ ئەبەستین کە ئەبێتە سەرچاوی زانیاری ئێمە تەنها ئەو توێژینەوانە و ئەو پەیپەرانەیەکەوە لە دەرەوە زانکۆکانی دنیا و هەروەها لێرایەک پرسیاری زۆر جدیم هەیە ببوورە ئەو توێژینەوانی لە دەروی زانکۆکانی جیهانەکرێ دەروی زانکۆکانی کوردستان بەڵە ببوورە هەر دەرەنجامێکی هەبێ ئێمە ئەتوانین ژینگەی ئێمە سوود لەو توێژینەوانە وەربگرێ یان بە پێچوانەوە ئێمە ژینگەیەکی سەر جیاوازترمان هەیە پێویستە توێژینەوەی لەسەر خۆی ئەمە خاڵێکی گرنگە یعنی تۆ بۆ ئەوەی هەڵسەنگاندنێکی بابەتیانە زانستیانە مێژوویانە بکەیت بۆ کۆی سیستەمی ژینگەیەکەی خۆت و هەروەها پەیوەندی ئەم سیستەمە ژینگەیە بە ئابووری و بە سەقامگیری و بە ژیانی هاوڵاتیانەوە تۆ ئەبێ لەسەر ئاستی کوردستان بەڵێ ئەبێ ریسێرچەر ئەبێ توێژەری کورد لە زانکۆکانی کوردستانە لە سەنتەرە زانستیەکانە لە سەنتەرە استراتیجیەکانە ئەم مەسلەیە تاوتوێ بکەن ئەبێ ریسێرچ یا با بڵێن توێژینەوەی مەیدانی هەبێت لە لێکۆڵینەوە لە خاک
لێکۆڵینەوە لە کوالیتی هەوا توێژینەوە لە ئاو توێژینەوە لە ئەمانە بکە بە پرۆژە یاسا؟ بڵێ خۆی لێرە گرفتەکە لێرەیە ئەبێ پەرلەمان لە خولی داهاتووی پەرلەمانە ئەبێ ئەم مەسلەیە بکرێت وەک چۆن مەسلەی پێشمەرگە و مەسلەی ئاسایش و مەسلەی ئابووری و مەسلەی موچە و هەموو شتانە ئەخرێن ناو پەرلەمان و یاسایان لەسەر دەرئەکرێ پرۆژە یاسا دوای حکوومەت موافقەتیان لەسەریان ڕازی ئەبێ و ئەیکا بە یاسا ئەبێ ئەمەش یاسایەکە بێ یاسایەکمان هەیە یاسای پاراستن و چاکردنیش بەڵام ئەم یاسایە کۆنە ئەم یاسایە کاتی خۆی هەر دروست کراوە کۆپی پەیس کراوە لە یاسای وڵاتانی ترەوە هیچ توێژینەوەیەک نەبووە لە کوردستانە بۆ ئەوەی یاسایەکی وا دابنرێت و بە شێوەیەکی باش دابنێت ئەمە خاڵی دووەم ئەوەیە هەر لەم یاسایە بە هیچ شێوەیەک ناوی گۆڕانکاری کەشوهەوا نەهاتووە بەمەرجێک گۆڕانکاری کەشوهەوا ئێستا لە زۆر وڵاتە لە بەتایبەتی لە وڵاتانی ئەوروپا و هەروەها لە باکووری ئەمریکا تەنانەت هەندێک وڵاتی وەک مەغریب و وەک ئوردون ئێستا دەستکاریەکی زۆری پرۆژەکانیان کردەوە بەردەوام ئابدەیت ئەکرێنەوە بۆچی؟ بۆی بتوانرێت ڕوبەڕووی گۆڕانکاری کەشوهەوا بیتەوە تۆ بتوانانی بەرنامەیەکت هەبێت چۆن زیانەکان کەم کەیتەوە چۆن لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئەمنیەوە هەم خۆت لەگەڵا بگونجێنی ئەگەر نەتبێت ئەگەر بەرنمەیەکی استراتیژیوات نەبێ ئەوە لە ڕۆژێکا تۆ ئەکەویتە بەردەم مەترسی خوانەخواسە لە ناوچوونەوە. ئێمە کێشێکی ترمان هەیە ئێمە لە وڵاتێکین کە بەرهێنان لە نەوتە هاکەین ئەمە ژێکێکە لە بە خراپترین هۆکارەکانی پیسبوونی ژینگە بە پێو زانیارانەی کە من دەستم کەوتو عێراق لە ڕیزبەندی پێنجەمە لە پێسترین ژینگی وڵاتاندا نازام دوای تۆ بۆ چوونەچێ لەسەرەوە ژینگەکەمان پیسە بەرهەمهێنان لە نەوتە ئەگەینانی بەڕای تۆ نابوو سەرەکی ترین ئەو بابەتانەی کە لە پەرلەمانە ئیشی لەسەرەکرێ ژینگە بێت مەسلەی ژینگە بێت بەڕاستی ئەمە هەردوو پرسیارەکە چی ئەوەی ئاستی عێراق ریزبەندکردنی عێراق و هەروها مەسلەی نەوتیش هەردوو پرسیارەکە لەسەر ئاستی کوردستان دوو پرسیاری زۆر جەوهرین با من لە پرسیاری دووەمەوە دەست پێ ئەەکەم دوای ئەوە دێمە سەر بەشی دووەمی پرسیارەکە دوای ئێوە دێمە بەشی یەکەمیان ئەوەیە بەڕاستی عێراق دوورگەیەکی داخراو نییە عێراق کەشوهەوای عێراق بەشێکە لە کەشوهای ناوچەکە کە ئەڵێم ناوچەکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا کەواتە لێرەوە ئەتوانم بڵێم ڕاست نییە بڵێن عێراق پێنجەمین یەکێکە لە پێنجەمین لاوااسترین وڵاتانی دنیا لە بەرامبەر گۆڕانکاری کەشوهەوا بۆ چونکە کەشوهەوای عێراقیش وەکو کەشوهەوای ئێران و وەک ئوردون و وەک کۆیت وایە و هەروەها تورکیا کەمێک لە ڕووی باشترن بە حکومی بوونی وڵاتەکە لەسەر دەریا و لەسەر چەند دەریایەک لە ئێمە باشترن بەڵام بەگشتی عێراق دوورگەیەک نییە ئەمەی کەوتراوە ئەم ڕیزبەندیە کاتی خۆی توێژەرێکی میسری ئەمەی نووسیوە پشتی بە هەندێک داتا نووسیوە گوایە داتاکان ئەگەڕێنەوە بۆ نەتەوە یەکگرتوەکان بەڵام لە هەمان کاتە نەتەوە یەکگرتوەکان گەڕاوەتەوە پشتی بە و توێژینەوەیە بەستووە یعنی ئێمە نازانین هەڵەیەک هەیە کێ سەرچاوەکەیە یعنی من خۆم بەدوای ئەم مەسلەیە چووم و نازانین کێ سەرچاوەکەیە ئەوەی کە هەیە لە عێراقا کە ڕوئەیە گرفتەکە لەوەیە نییە عێراق لاوازە وەک شوێنی جیۆگرافی نەخێر عێراق لاوازە لە ئیدارەدانی سەرچاوە سروشتەکان عێراق لاوازە لە دانانی پلانی استراتیژی بۆ ڕوبەڕووبوونەوەی دەرەنجامەکانی گۆڕانکاری کەشوهەوا بۆ نمونە ئیدارەدانی ئاو ئیدارەدانی سەرچاوە سروشتەکانی وەک مثلەن ڕووپۆشی ڕووەکی و هەروەها لە ئیدارەدانی خاک و هەروەها لە فراوانبوونێکی زیاد لە حەدی زیادە ڕۆیی لە ڕوبەری شارەکانە ئەوش لەسەر حسابی چی لەسەر حسابی زەوی کشت و کاڵی عێراق یەکێک بوو لە وڵاتانی کە دەوڵەمەند بوو بە خورما ئێستا ئەو هەموو بڵێن باخە گەورانەی فراوانەی خورما هەمویان بەرەولانە ناوچوونە چون بۆ کە ڕوبەری شارەکان زیادەکەن ئەمە لەسەر ئەو بەشی دووەمی پرسیارەکەت بە نسبەتی عێراقەوە لە ڕووی ڕیزبەندیەوە بەڵام بگەڕێنەوە سەر بەشی یەکەمی پرسیارەکە کە ئەویش بەرهەمێنانی نەوتە بە هەرێمی کوردستان شوت هەڵبەتە عێراق تا ئێستا ئەوەندەی فۆکەسی لەسەر بەرهەمێنانی نەوتە فۆکەسی لەسەر ژینگە نییە
فۆکەسی لەسەر بوارەکانی تری بەرەمێنان کشت و بوارەکانی تر فەرامۆش کراون. بۆ نمونە بواری کشت و کاڵ زۆر دواکەوتووە بەهۆی کەمی دابارینەوە، بەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرماوە، بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشیەوە، بەهۆی فراوانبوونی ڕوبەری شارەکانەوە و بە خراپیش کاریتی ئاکرێ. ئەو کشت و کاڵی کە ئەکرێ بەڕاستی لە هەندێک ناوچە ترسناکە، یعنی کە بۆ باسەکەن کە خەڵکی ناوچەکە بۆ باسەکاڵێ ئەمە ئەوەنە پەینی تێکرێ ئاوهامەوە زیاتری تێکرێ کشت و کاڵەکەش بۆ ئەوەی لەسەر پرسیاری هەر لەسەر پرسیاری لەسەر ئەو بوەستم گرفتەکە لێرە فۆکەس لەسەر نەوتە یەکێک لە خاڵە جەوهرەکانی بەرهەمێنانی نەوت جگە لەو هەموو دووەم ئۆکسیدی کاربۆن و جگە لەو هەموو گازە گەرمکەروانەی کەوا پیشەسازی نەوت دەری ئەدات و ئەیخاتە کەشەوە خاڵێکی گرنگتر هەیە، ئەوش ئەوەیە بەرهەمێنانی هەر بەرمیلێک نەوت پێویستی بە 3 تا 5 بەرمیلی ئاوە. کەواتە لێرەیە تۆ بۆ ئەوەی نییە بەردەوام بی لە بەرهەمێنانی نەوتە تۆ بڕێکی زۆر ئاو بەفیڕۆ ئەدەیت لە کاتێکە وڵاتەکە تووشی تینۆتی بووە، وڵاتەکە تووشی وشکانی بووە. لێرەیە لە بری ئەوەی بۆ بەرهێنان بکرێت لە ئاوە کە سەرچاوەیەکی بەردەوامە کە پێڵێن سەرچاوەیەکی سروشتی نوێبووەیە، بەڵام نەوت سەرچاوەیەکی سروشتی نوێبووە نییە، لەوانەیە دوای 10 ساڵی تر دوای 50 ساڵی تر تەواو بێ. بۆیە لێرە گرفتەکە لێرە ئەرکی پەرلەمان نایەتە ناوە کە بە پرۆژە یاسا ئەمانە ئەم مەجالانە هەمووی ڕێکخاتەوە. ئەگەر لەسەر ئاسی عێراق ئەڵێ وەک ڕۆژنامە نووسێک بە دوای ئەم بابەتەیە چووم تا ئێستا لە هەموو خولەکانی پەرلەمانە لەسەر ئاستی حکوومەتی فدراڵی پرسی ژینگە و گۆڕانکاری کەش و هەوا لە هیچ دانیشتێکە باس نەکراوە لە پەرلەمانی عێراق. لە پەرلەمانی کوردستانیشە ئەوەی من ئاگام لێبێ نەکراوە و نەبووەتە پرسێک. تەنها ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتی کۆنگرە جیهانیەکانە بۆ نمونە کۆپ پێیەوەی لووتکەی ژینگەی هەموو ساڵی پێشوو لە دوبەی بوو، ئەم ساڵ لە باکۆ ئەبێ لە ئەزەربایجان، تەنها ئامادە ئەبن و ئەبێتە حەدەسێکی سیاسی بۆ ئەوان نەک حەدەسێکی ژینگەی، ئەبێتە حەدەسێکی سیاسی چەند بەرپرسێکی حکومی ئەڕاتە ئەوێ و دێتەوە و ئەو دوو ڕۆژە میدیاکانی سەر بە لایەنە سیاسیەکانیان بە حکوومەتیان هەموو بەگشتی ئەکەونە باس و خواست و قسەکردن لەسەر ژینگە، بەڵام هەرەوەنەی کە کۆنگرەکە تەواو بوو ئێتر مەسلەکە سار دەبێتەوە. ئەمە یەکێکە لە گرفتە هەرە گەورەکان هەمانە. بۆیە چاوەڕوان ئەکرا بەڕاستی، یعنی من وەک ڕۆژنامە نووسێکی ئەم بوارە چاوەڕوانم ئەکرد ئەم جارە پرسی ژینگە لەلایەک و هەروەها پرسی گۆڕانکاری کەش و هەوا لەلایەکی ترەوە ببنە خاڵێکی جەوهەری و دیبەیتێکی زۆر لە بەرنامەی پارتە سیاسیەکانە. بەڵام ئەوەم ڕەچاو نەکرد ئەگەڕێمەوە ئەڵێم ئەوەی کە بینیمە ئەتوانم بڵێم بەگشتی تەماشای کارنامەکانم کردن و خوێندنەوە شتێکی زۆر سەرەتاین. ئەی ئاگداری کاندیدەکانی کە تا چەند کەسایەتی تایە کە پسپۆر بێ لە بواری ژینگە ئەن هەر تەنها کارنامەکان تا ئێستا ڕەچاوم نەکرۆ. لەوانەیە کەسێک هەبێت بەڵام لێرە یعنی شتێکی تریش هەیە، ئەوش ئەوەیە کە کاتێک کاندیدێک ئەگەر تەنانەت دیدگایەکشی هەبێ بۆ ژینگە بەڵام کە ئەبینێت دیبەیتە گشتێکە قسە گشتێکە لەسەر ژینگە نیە دەنگدەر بەلای ئەوەیان ناچێت ئەو کاتە ئەویش بێدەنگە بێت. خۆی لێرە ئێمە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی سایکۆلۆژیەوە ئێمە جمهورەکەمان وەڕێهێناوە بەردەوام بەلای بابەت و دروشمە سیاسی ڕاستە و خۆکانە بن و هەروەها ململانێ قوڵبوونەوەی ململانەکان لە نێوان لایەنەکانە دنیابینیەکی استراتیژی بۆ ژینگە عەقڵێکی هێمنێوێت، بیرکردنەوەیکی هێمنێوێت، ئەبێتۆ خەڵک تێبگەینی ژینگەیانی چی. لێرە یەک نمونەیەکی زۆر ڕوون خەمە پێشدەست ئەوش ئەوەیە پەیوەندی ژینگە و سیستەمی ژینگەیی سیستەمێکی پاکی ژینگەیی سیستەمێکی باشی ژینگەیی بە تەندروستی ئێمەوە. ئێمە هەمومان ئەزانین لە کوردستانە ئەمڕۆ سێکتەری تەندروستی سێکتەرێکی زۆر زەبەلاحە، بودجەیەکی زۆرەوێ، خەرجیەکی زۆرەوێ. ئەگەر بێت و نیوەی ئەو خەرجیەی کەوا لە دانانی خستەخانەیەکە یان با بڵێن لە کۆی سێکتەری تەندروستیە سەرفەکرێ، ئەگەر بێت و نیوەی ئەوە
لە سیستەمی ژینگەیە دروست بکرێت ئەوە ئێمە نەخۆشی کەمترە بێتەوە لای ئێمە. خەرجی ئەوەش کەمەکەی بێگومان. ئەمڕۆ هاوڵاتی کوردستان لەژێر بارگرانیکی گەورەیە بۆ چونکە کڕینی دەرمان چون بۆ خەسەخانەکان و هەروەها چارەسەری نەخۆشی بە تایبەتی مۆدێلی ئەمڕۆ مۆدێلی خەسخانەی تایبەتیش دروست بووە. ئەمڕۆ هاوڵاتیان کەوتونەتە ژێر بارگرانیکی گەورەوە. ئەبێ بیرکردنەوەکە کە ئێمە ئەڵێن ژینگە مەسەلەکە ئاوارەوە نییە. من وەک ڕۆژنامە نووسێک حەزم لە ژینگەیەکی باش و لە دارستان و لە سەوزای بێ نەخێر ئەمە نییە. مەسەلەکە خەمێکی گشتیە لە لایەکی ترەوە نەکەبینیەکی ئەبووریە، سەرچاوی خۆراکە، سەرچاوی ئاوە، سەرچاوی ژیانە، سەرچاوی بوون ومانەوەیە. بێگومان پەرلەمانی ئێمە ناتوانێت وەکو پەرلەمانی وڵاتە پێشکەوتوەکان پرۆژە یاساکانی زۆر سادە و ساکار بن. لەم ڕۆژانە هاوڕێگەوەی بۆ باسکردم لە ئەڵمانیا گەڕابەوە، وتی پرۆژە یاسایەکمان لە پەرلەمان جێبەجێ کراوە بۆ ساڵی 2024 گۆڕینی دەبەی ئاوی پلاستیک ئاوی خواردنەوە بەستنەوەی سەری دەبەکە بە خودی دەبەکەەوە بۆی کە ئەم دەبێ فڕە ئەیرە سەرەکەی کە نازانین ئەخرێتێکەوە بچی لێت ینی حەلی ئەوەش کراوە. ئەمە لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا ئەکرێ پرۆژە ینی پەرلەماندا ئەنیشە پرۆژە یاسایەکی لەم جۆرەدا ئاڕێژێتەوە. ئێمە زۆر لەوە زیاتر پێویستمان بە پرۆژە یاسایی بەو سات ینی ئەو پرۆژەی زۆر گرنگە ناڵم سادەیە بەڵام ئێمە خەمی گەورەترمان هەیە. ئەمە گەرەوەکو هەڕەمەکەی ماسکۆبیری لێ بکەینەوە جارێک کێشەی ئەوە نەسەرەکیمان هەیە ناگەینە کێشە سادەکانی ژیان و کێشەی جۆرێک لە جۆرەکەونێکی ئێستا پێوتە ئینتەرتەینمنت ئەگەنە مەرحەلە ئینتەرتەینمنت و بەڕاستی ئەبێ بیرکردنەوەکەمان بگۆڕین چونکە ئەمە بەردەوام ئەڵێ کە لە هاوتەنانەت لە هاوڵێتێکی کوردستانیشە پرسی ئەڵێ ژینگە ئەڵێ من گرفتی موچە و گرفتی خواردن و گرفتی ژیانم هەیە ئەوەم هەیە بەزۆکۆی ژینگە بەشێک نەبێت لەو ژیان. بەڵام ئەو لەوە تێنەگەیشتووە کە ژینگەش بەشێکە لەوە کە بوونی هەوایەکی پاک ینی تۆ تووشی نەخۆشی کەمترە بیت. بوونی خواردنی تەندروست کەواتە تووشی نەخۆشی کەمترە بیت. بوونی ڕێژەیەکی زۆر لە دەرمانی کیمیاوی لە پەیینی کیمیاوی لە بازاڕەکانە و بەکارهێنانیان لە بەرهەمێنانی خەیار و تەماتە و بانجان و کولەکە و هەموو جۆرەکانی سەوزە ئەمە ئەبێتە هۆی چییە؟ بێتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی. بوونی ڕێژەیەکی زۆری پلاستیک لە ناو ئاوەکانی ئێمە لە ناو خاکی ئێمەیە ئەمە بێتە پشتێکەیە پێڵێن نانۆ پلاستیک ینی پارتیکلی زۆر ورد ئەمە ئەچن ناو هەوا و ئێمە هەڵێمژین ئەچێت ناو ئاوە ئەی خۆینەوە کەواتە گرفتی گەورە لەکوێیە تا ئێستا نەحکوومەت و بڵێن سێکتەرەکانی ژینگە لە ناو حکوومەتە و هەروەها نەمیدیا و هەروەها نە لە ڕێگەی تەنانەت سیستەمی پەروەردەشەوە ئینسانی کورد پەروەردە نەکراوە هۆشیار نەکراوەتەوە لەوەی مەترسیەکانی ژینگە بەشێکە لە مافەکانی ڕاستە. ژینگە بوونی ژینگەیەکی پاک بوونی سیستەمێکی ژینگەی پاک مافێکی سەرەتایی و سەرەکیە. ئەمە نەگەێنرا. باشە ئەمە چۆن ئەمە بگەێنین لە سیاسەکانمان و لە کاندیدەکانمان بۆ پەرلەمان کە ئەوان لە داهاتوە پرۆژە یاسای باشمان بۆ جێبەجێکردن لە پەرلەمان ئەتوانم بڵێم پێشنیاریشیان بۆ بکە. بەڵێ ئەتوانم بڵێم لە ڕێگەی سێ سێکتەرەوە لە ڕێگەی بمورە لە ڕێگەی سێ بوارەوە تو ئەتوانی هاوڵاتیان هۆشیار بکەیتەوە. یەکەم بواری یاساییە. ئەبێ تەشریعاتی تازە هەبێت. بۆچی؟ بۆ گۆڕانکاری کەشوهەوا و هەروەها بۆ کۆی سیستەمی ژینگەی. تۆ ئاماژە بە شتێکت کرد لە ئەڵمانیا ئەم ساڵی 2004 ئەڵمانیا یاسای نوێیان دەرکرد 2024 ببوورە ئەڵمانیا یاسای تازەیان دەرکرد تەشریعاتی تازەیان دەرکرد بۆ گۆڕانکاری کەشوهەوا نەک ژینگەی گۆڕانکاری کەشوهەوا. ئەمە یەک تۆ لە ڕێگەی یاساوە چونکە یاسات هەبێت لەوە لە هەر وڵاتێکە لە کۆتاییە یاسا ئەبێتە کە یاسا جێبەجێ ئەکرێ یاسا ئەبێ بە ئەخلاقی گشتی کە ئەخلاقی گشتیش بشێکە لە بەها و لە کللتوری ڕۆژانەی کۆمەلگا. ئەمە یەک. دوو لە ڕێگەی میدیاوە ئەبێ میدیاکان وەک لە پێشتریشە ئاماژەم پێکرد وەک چۆن وەرزش و هونەر و ئەمن و ئابووری و سیاست بەشێکن لە مانشێتی ڕۆژانە ئەبێ مەسلەی گۆڕانکاری کەشوهەوا و ژینگەش مانشێتی ڕۆژانە بن ناونیشانی ڕۆژانە بن
سێیەم کە ئەوش زۆر گرنگە و خاڵێکی جەوهریە بوونی مادەیەک دەربارەی گۆڕانکاری کەشوهەوا و سیستەمی ژینگەیی لە سیستەمی پەروەردەییە لە قۆناغەکانی سەرەتاییەوە هەتا قۆناغەکانی ناوەندیش ینی تا پۆلی نۆ ئەمە زۆر گرنگە تۆ بەم شێوەیە ئینسانێکی نوێی کوردی دروستەکەی بەم شێوەیەوە بەرهێنانەکەی لە ئینسانی کوردیە لە سەرچاوە مرۆیەکانە ئەگەر ئەمە نەبێت تۆ ئەبێنەوەیکی تر ئامادەکەی بەباشی تێبگا لە گۆڕانکاری کەشوهەوا و ڕوبەڕووبوونەوەی دەرەنجامەکانی ئەگەر نەوەیەکی وات نەبێ ئەوە ئەکەوێتە بەر مەترسی زۆر گەورەوە. کاک خالید لە کۆتاییەک پرسیارەکەم بە کۆتایی پرسیارەکانی ئەمڕۆ چ ڕووبەرێکی ژینگەیی لە پێشترە بۆ ئەوەی پەرلەمان ئیشی لەسەر بکە یان گۆڕانی کەشوهەوا لە پێش ڕووبەرە ژینگەیەکانەوەی بە بۆچوونی پێم وایە ئەو ڕووبەرانەی کەوە ئەمڕۆ زۆر پێویستن کە ئیشیان لەسەر بکرێ مەسلەی وزەیە بۆ چونکە وزە لە سا هەفتای چالاکیەکانی ئێمە لەسەر وزە وەستاوە بەرهەمێنانی خواراک بیناسازی ژیانی ڕۆژانەمان دروستکردنی خانوبەرە تەندروستی هەموو ئەمانە لەسەر وزە وەستاون بۆیە ئەبێ کەرتی وزە چاک بکرێتەوە ئەم کەرتە ئەگەر بێت و چاک نەکرێتەوە لە ناو کەرتی وزەشا مەسلەی گواستنەوەی گشتی و هەروەها ئەمانە هەمووی ئەبێت چارەسەر بکرێت ئەمە لایەنێک لایەنی دووەم مەسەلەی سەوزایی و مەسلەی سروشتی کوردستانە ئەگەڕێمەوە ئەڵێم ئێمە لە 50 ساڵی ڕابردووە لە سا 50 ڕوبەری سەوزاییمان لە کوردستانە لە بەدەست داوە بەهۆی گۆڕانکاری کەشوهەواوە و هەروەها بەهۆی چالاکی مرۆیی نایاساییەوە ئەبێ ئەمانە چاک بکرێنەوە بوارێکی تر ئەگەڕێمەوە تاکیدی لەسەرەکەمەوە بواری یاساییە ئەبێ یاسای نوێمان هەبێت ئەبێ یاسای نوێمان هەبێت لە پاراستنی هەمە جۆریە لە کوردستان چونکە کوردستان وڵاتێکی دەوڵەمەنە و کوردستان خاڵێکی زۆر گرنگە بۆ بەتایبەتی بۆ ڕەوی جۆرەها باڵندە ئەمێنەوە لە کوردستان ماوەیەک دوای ئەوە ڕەوەکەن بە شوێنێکی تر ئەمە خاڵێکی زۆر گرنگە جگە لەوەی ئێمە جۆرەها باڵندە و خشۆکە و زینەوەری بچوو کوردیلەکان و هەروەها شیدەکانمان هەیە کە خۆماڵین کە بەشێکن لە سروشتی کوردستان ئەبێ ئەم بوارانە بەڕاستی ئەبێ ئیشی لەسەر بکرێ و هەروەها ئەبێ یاسای تازەیان بۆ دروست بکرێت بۆ دابدرێت لە قۆناغی داهاتووە. زۆر سپاس کاک خالید خۆشحاڵ بووم کە ئەمڕۆژ لەگەڵم بەردەوام بووی. زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەر و بیسەرمان بوون کاتێکی شاد.